یەکیان هەیە عاجزن لێ ببورن لە من عاجزن لێم ببورن لە دڵدار عاجزن لێ ببورن سورەیە ما ببورن بەلکی نەبقاست بژی ئینشەڵڵا بنێرن ئەوا ئیمپایرە هەما دەست پێکردز بێژ یاریên agrîn amadene hinek bi dest Manuel çê dikin bixwe hinek test dikin hinek kendin jî amade ne ku hatine çêkirin bêguman her kesî mobayla xwe derxistiye ka dilkî derê lîstika agrîn bê teqandin اینجا بێنەکە شاوی خۆت ئیمپایر پرۆژێکی نیشەژێبوونە هەنە خەڵکی تیا وەکو تۆ حەزیان لە خەڵەباڵغی نیە اینجا ئێستا گویان لەم تەقە و بەزم و ڕزمەیە لە ماڵۆکی ئیزعاجە من بێگومان چونکەوە هەموو جۆرە خەڵکێکی تیا لێ تزانی ئەوەی ماڵ بن دێ هەموو دیمەنا هەمی باژارە هەمی وڵاتە بین من پارساڵ من گوت من باوەڕ ناکەم خەڵک بەعجەلەت دەست پێ بکەن دقیق بەلێ ئەمێ جی بەهاوڕا ساعتەوە بەری ساعتەمە بوو لە دەهێ داونێ ئەمێ بەهاوڕا ساعتەوە بەری ساعتە بەس بێژم شەشتێک ساعتە دەی لە ئیمپایر دەست پێ کرد لیستکە ناگریان بنێرن سلێمانی دهۆک ئەمێ چاوە ببینن واللهی لە لایەکی هەولێرێ دەست پێ کرد لە ئیمپایر زۆر پەلەیان کردیان بە ساڵی تازە دەی پیرۆزیان ناڵێ ئیمپایر 2023 بنێ بەڵێ دارێکی کریسمس 52 7 6 5 4 3 2 1 هاپی نیویر پیرۆستان بێ سەری ساڵی نوێ ئەوە دیمەنەکانە دیمەنی ڕاستەوخۆیە لە شاری هەولێر ئەبیرم کە ئەو هەموو یاری ئاگرینە لە سلێمانی لە دهۆک ئەو هەموو یاری ئاگرینە بۆ پێشوازی ساڵی نوێ وەکتۆری میدیای ڕوودا و سەری ساڵی نوێ لە هەموو هەر شارباشی کوردستان پیرۆز بکەین تەماشەوانین ڕوودا و لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژە لە ئەمریکا لە ئەوروپا لە هەر دەرە هون لەمە تەماشا دیکەن ئەف دەرا ئیمپایرە باژارێ هەولێرەیە لیستکەن خۆیان ئاگرین تەقینە بە ئامادەبوونا دنیایە ئەوین کو حەز دەکردن ڕۆژێک ji ڕۆژان دیسا vەگەرن وڵات ئەوین لە ئەوروپا لێ تەماشا دکەن بەلکی ji ber rewşên xۆیان cuda nikarin vegere bûn bi rastî jî Kurdistan gelekî xweş e gelekî balkêş e weke hûn dibînin Hewlêr çawa pêşwaziya ser sala 2023 dike xelkê gelek hêvî hene rewşa wan ji başiyê berev baştir biçe weke van dîmenên hûn dibînin gelek xelek pê kêfxweş e dixwaze li gel guherîna salê jiyana xwe jî biguhere bextê xwe biguhere şol û karên xwe biguhere بله ji hemû xweşî û nexweşiyan sala 2022 ku li ser me qewmî yan jî li seranserê cîhanê ku an behsê bikin bûyerên rengorenk ku çêbûn di demên dawiyê de jî ku an behsê bikin ji qambişt û hesanê bi mehabatê û li hemû devera ku Kurd lêne ser sala pîroz be devîne ku saleke pir bi xweşî û aramî û serfirazî û serxeboreke baş bi Kurdistanê jiyan ragînin rastî ji ber tiştek وەک دەبوو دبێژن نان چێکی مستحیلی لە کوبەیە ئەنجام شتێک نییە بەڵێ بێگومان ئەوەی دیمەنێکی هەیە هیوادارین لە ساڵی 2023 خەونەکانی بێتە دی هیچ شتێک مەحاڵ نییە هیچ شتێک زەحمەت نییە هەموو دەستە مرۆ دای مرۆ دکارە ژیانە خۆ خۆش بکەژیم ژیانە خۆ ئەم بێژن ناخۆشینەکە بەروێژی دەبێنە کە هەون دەبینن نەها ساڵە 2023 ئەم دەرباسی وێ بوون ئێستا ئێمە لە ساڵی 2023 لە ساڵی 2023 خۆ دەبێرە بەنەگەر بێژە تشتێکێ دن
بلی سرسال روز بونا بديكي جوان ونوير جالك. أنا يكي والله. 2023 بله وجه ای سال تاریخ مجوه هری خاشق ده چبه امسال 23 12 2023 نه 23 يعني 23 دو نه نعم 22 22 دوي بخوزي بس السنة هي هلا قال لك امسال روجي جوان ماندي یا مجوانی نه شي 26 سي 2023 آفرین يعني ددو آفرین ددو سیفان. سيفان لكنترول بله. على 26 سي 2023 23 2023 سال 2022 گلک جوان بو 22 2022 بله. اش دایک بون نویجی گلک جوان ل 23 ای سال اوین كم بيج أدانا دو كيبي هکر نوچگانین ما حاضر بن گلیا والا اگر آماده بن نوچگانین ما ام کلی گلوان باخ بن اول نخوشخانه انا کد دقیقه که دوی کیش دایک بویا کچا کرا لکیجان باجر یا امیل بندوام بن لی دیمنن هند بینن هاولیر لیسکن آگری بردوام تینه تقاندن او شقه یم پروژه زانیاری خویا دیکلوی تاوره يعني لیسکن آگری هنه الامپایر هنه خلق کی زیده لوی داره آماده هر کس موبایل خاطینه داره اوین کو دیمنم بو تیک توک سناب چات اینستاگرام گالک خوش که هولیر هوليري بتايبتي بله. باش شي مبزام السليمانية جي كأو ياري تشاوات قندن لي أبدي منن هوليرينا حتى نده دقائق كما بحسكر وبين تقاندن والعاصماني هوليري بين شانتان بحبونا أو خاصة خلقي كواتنا بهفرة بآهنگ وجوش وستران ودينان جي سالة 2023 بيشوازي كرون ودرباس باشه هفکارین ما دنگ جی بدنه دنگی جی بدنه که چستران هاتنا پیخستن اف در کل ها هولیریه وکم دبین قلاتا هولیری جی پارکا شار دیار گلکی نوی. خاش پیشوازدیا سر سالی کریا بونگوندار دیار دکن نوی. چکا کربالغیه بله أو برجاكم ما بحسكر هديارة شواب دياريش بدري دكتور بيگومان یعنی هولیر ایسال گلکی خوا خملان دیا بخوشکی بالکیشن دیمنین و کل ها هولیره برجین کو هنن ها هندک تاور هنه هی کارتی دا تکرن لی ده پار دا حتی ایسال پروژه نو لهولیره هاتنا تکرن آودانیه که برچاب لهولیره هی ریگه و بانی گل خوشکی هر کسی ایشه سفر کرده بید به بالا فره لعثمانه هولیره ببینه گلکی دیجه یعنی دودار. مطمئی ببینه جبر سري خوشکی سري امباير كاين هوت ما ندخلك ياري اجرين بردوام دبي او بينش خلق روشتوا هجي ديارة بردوام. بينش خلق ماوا ياري اجرينا كان لا امباير للشاري هولير لا تاورا كاري زانياري هر للشاري هولير بردوام دبي بو ماوا يدخلك بينش خلق روشتو بينش خلق ماوا بانو هولیر در ریزا وان باجارین دنیای دایا كيف يجبرتي ياري اجرين لك یاریان آگرین دکه تدیت لهندک ولاتن قد نوک هولیر نه لا باكستان هر دو تقريبا يعني الله طاق يا رجل قولي طاقة أخوي هولیر جی لگوری خواب راستی بله. جی گلک جوان جيش أنا زي براستي بيگو بحزاران خلق عراق جهر من عراقتين هوليري وباشور كردستان بكوبان دي منان ببينن بله. يعني جديد دينا دي منان ده حاضر بين قبل امباير وكما بحسكر حتى ده دقائق بردوام دوان چند سال در باز بوده هولیر هویا هر کردکی بویا ین دیاسپورا ین باکورو روجاوا و روجهلات هولیر بویا ملاف ام یعنی جهه که اولهی بو همو عراقیان براسي دلدار اوي بيت هولير بجي بله. دوای ناتوانه بگرێتەوە شارەکەی خۆی راست ديجي دەڵێن مگناتیزیتیایە لا 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 عراقي هولير بويا هيفيا بصريان بغداديان انباريان بل. موصليان لحر درا عراقي تلبدريش بلي بيداري ما قلت للرجهلاتي كردستاني لباكوري كردستاني للرجاوي كردستاني لكردين يكتيا سوفيتا باري للدياسبورا قالك خلق هاتنا هولير بروجين طبا كرنا كومباني بكرنا وك هار كرك ايش دكن كار دكن يعني هدي ياخذ هولير قالك هيفين خاب كردستاني هنا بهوليري هنا لو ماجي اف بالكشياوي اف ديمانين كو هنا جبوي قهرتنا سر سالانو دلي بمليون خلق كردان خوش دكه دهوكي جي هيا لسليماني يجي ديمان هنا وكون دبينن لسليماني يجي جادة سالن سهولك لسكن آغريتنا تقاندن ليا هاري بالكش امباير لحوليريكو
هەری زێدە یاریە گردن یاری ساڵی ئاگرینە. ئاخێریش بەم شێوازە گرنگی بە سەری ساڵی نوێدەدا ئیمپایر بله. ڕاستی ببینە ساڵێن بێژی ئەوها بجوانی ئەم بکاربن ساڵێن خۆی بێژی پێشوازی بکەن و لەوکە کومانی سەر زمان ئێدی با بزانە بن ساڵە 1920 وێ شێبە ئەم پچێکی لە دەنگێن وان یاریان گۆدار بکە دیستامە بێ بەگە وەکی کومانی سەر زمان نەها چار دیمەنان دەن ئەم دیمەنە ڕاستەخۆ پیشانیوە دن لە پێشوازیکردنا ساڵە 1920 کوژوە لە دهۆک و لە سلێمانیە و لە هەولێر و لە هەولێر ددیم دیمەنان دەن گەرم 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 بڕاست گەرم ئەنەرجیەوە نەمایە ها نا مایە چاوە نەمایە تازە نو دەست پێ بووی بێگومان ئەوە کە هون دبینن لە باژارێ هەولێرێ ئاسمانەوێ تژیلی سکن ئاگرین بۆن هێدی باوەڕ دکەم هێدی بداویتێ هەتا دەخولەکەم بڕیار و پلانەوان ئەو بوویەکە هەبێ لە دهۆکێ چاوێ هەر کەسی لە شاهی و ئاهەنگایە وەکە مەدانە شار یان ژیلبەر قەڵاتێژی شاهیەکە مەزن هەیە خەڵک لێ کۆم بوونە لە زاخ و ژی بە هەمان ئەوایی لە سلێمانیژی لێ دیمەنین هەولێرێ دیمەنین هەری باڵکێش بوون یەن ئیمپایر ئیساڵ بە تەقاندنا لیستکێن ئاگری هەروەها لە پارکە شار لە بەرکەلها هەولێرێژی بە هەمان ئەوەی کورد لە هەر دەرا دنیای بن بێ موسیقە شاهیان ینی بیراتنا ناکەن ینی جار ناز دبینم لە gelek navçeyên Kurdistanê naxwazim naviyan bêjim lê çûne xwe nîşandaneke nerazîbûnê dikin لەولاوە دیجێکیان دانا مورالە مشکلیان نییە گەرم دکەش بۆ خۆنیشانە ev tiştên Kurda bala gelek milletên dinyayê dikişîne li her derê nexweşî ve xweşî be yek heye ku خۆشی یانی لە هەندێک دەبەران یانژی گەرانە دیوانێ نەتەنێژ بوونێکی خۆشی هەندێک دەبەر وەکی چاندەکەیە وەکی دەبەر وەکی مەسەلەن بێژن تازیە دی جانەژ دیلانێ دەگەرین دەخولێ Süleymaniyane من دەنگی سلێمانە ew dengê بەخوا هەڵ با بچین بۆ دەنەکەی سلێمانی بەخوا پێش سەری ساڵ هەرا بۆ بزانین ئێستا چۆنە یان بەختیار ساڵحە یان کێ ئەوە گۆرانی لێرە dengî bidene daban û naz bike دەنگ ناز ئەف دیمەنە ڕاستەخۆنە ئێدی ئەس بێژم ئەو دە خۆلێک دەرباس بوون کێم بوون یاری ئاگرینەکان کەمتر بوونەوە Heker yariyên agrî nemînin dengê musîxekên be hêdî hêdî xelek destê
افشين وزارك خود قرات شو ماله شنو مال هوايتكيتو ماله تزاني هر کسی نها مثلا سليمانية تبين سهولك يك جوانا ببي بتشتمال هاريكين ساعتك جبلت شيء او انا كارونا ماله الله 20 كيلومتر بس ببيروس ونقاش يعني ايش زور ما عنده ابي لدروا دجار 20 جار دشتا اوسري لا اوسري سهولة باركي شي انك سي كتاب خانه قشتي عشان لا كتاب خانه قشتي اوتيلي شي اوتيلي بالاس سليماني بالاس انا دمك لا وليرم هل بيرم شو من لا اوتيل بالاس دوايا شنو اخوانه لا تربيه عفر اوسر ده كان دجا انجا حوالك يخوش لدهوك يكم منال لدايق بول لصالي طازه يكي 2023 انجا ايوب نصري لدهوك لقلمانا ايوب صلاو لبيب زارين ام من دالي لدايق بو كتشا كرانا يا نافي بيروز يا به ناف لكرن يا نا بله اشتار نظام که چه یان کره یکم من دال بس یه پارو پیرار هر دو که یکم زارو کل دو کش دایگ بوی کج بو اما زاین نوکه که یکم زارو دوه دهیتن یکم زارو که وش دایگ بوی زارو که تمام شان بن تانی باشی نه ای بخیر بری چند خولکا بری چند خولکا یعنی 2 دقیقه بری 2022 چه 2023 دا که آن کره کچکه یعنی واسه سال سرک یکم زارو کچیک بنه بله شو خدای اما تو الفيري كارت يا انا نيزكي از الفيري كارت كم جي وكتشاد شو منها هم اول ولاده او يعني 2013 وانيا تنوبيب كانت والله نزوجه وسردي بو ديكو بوت من بلا او تابعي وانا زاروكي چند ديت مالدا ابا زاروكي سيه يسي بله باخذ سيكس دوني ممنون ثلاث صار ايوب نعم ناوتشي بله يك بله زاروك ديل دايق بونا نشترگریش دایی بویان سرشتی نه سرشتی ولا چند زاروك و خب دايق بهلا بکو حتی بیتا 2020 لا والله هم سبحان الله ما انا بالي 9 ساعات كمينات وقت ياخذها ما ابكو يعني و تاخير لا خير لا هم ایک جه بله گلک سپاس بوده بله ایک جه گرفتان یعنی وقتی هم هاتینا ویری گلک خود گرد بو حتی کو ببیتا سالا 2023 بس گاره کل ویری یعنی جبر قربالغی هبو هند یعنی گلیل سر هندی هبون گوتی ما ویا بیتا 2023 بس هند خونه گرد ایک گل من کو زارو که نیزی نیو دم جمهوری بری 2023 دایگ بویا یعنی هنه که دلیجی نبو داره سلامتی بی سرخیری بیتا زارو که تا چند بری 2023 دایگ بو تقریبا هم 4-5 خلاکه که 4-5 خلاکه که بله یعنی خونه گرد حتی هنگی چه بو خوده بله ولا دا چی تنگی جی بس فقیروان و گوتی دی بیتا ازدحام مدوید تخلاص که اما دی تو گلک عجز بوی بو چی یعنی بو چند خلاکات هنده عجز بوی مانه میگلک عذاب بر ساعت 11 بده از کد مطنگاویه که دا هر مخوگیر دا بچتا 2023 دخوازه تا بو یا دخوازه بو بی خوده دخوازه ما هر دکابی ما گوتی بلا بچتا سال 2023 دا تا بگو به دخواست تا گوتی بلا بچیتا بلا بو من وقتی بگوهر نه اره والله ما گوتا جماعتی ما گوتا از حسکم بیتا گورین گوتی هم نشین مجوتی پا بکیفا ویا تو حسکی بگوهرن وقتی والله حسکم اما پا سر 4-5 دقیقه کمانه بله گلک سپاس عمر دریج بی سلامتی انشالله بله ابا یعنی یک جه گرفتان الفیریل نخوش خانش دایبونه اوکو گلک بری هنگیتن دوید بچینه بچتا سالالی بله ایوب گوتن چند زاروک لدو کل دایبونه ما تفسير بله اوه یکم زاروک بو اوه هاتی حتی نو که زاروک دینه داری خستینه اوه کو هاتی اوه دوی ام گل آخفتین او چند خولکا بری سری سالش دایی بو یعنی دیماهی زاروک بو سال 2022 دو اوه دوی ام گل آخفتین اره نوی دیگه چه ده نوی که چه کره نوی بکنه هبون ده بلا عمر دریج بید بله او یه دو ماهی زاروک بوش 2022 گل آخفتین و یه جویرجی داری خستی یکم زاروک 2023 بوکو لدهو کش دایی بوی بله گل لك سپاس بوتا ام هرنجم حلبشا او جيك نخوش خانين هوليرين ها حلبشا لدهوكي دو كتشكر ام بجن جدايك بون خدي وان بهلا اجان هاز بزان بكال هوليري الهاج هيكوتي لي نخوش خاناي كوتي لي
قالوا بجن كسهاتيا دنياي تكروكوت هاتنا دنياي يعني جي نافل وان كرنا بقشتي بله ایوار باش جارکتن سلاف جوارا نهاج مرة هاتا قوتا دم جمر 12 و 10 خلق ريك 12 و 10 خلق او داوي حالة جدايق بوننا لنخوشخانة جدايق بونيا هاوليري چي بينا هر دو جوكو دهوكي كچكا و كراكا هر مالباتك بجدا يك كچا يك كرا ام بزان بن روشوات اندرستي باشا هرو هم بزان بن برنگكي گشتي لفين خوشخانه لسالا 2022 چند حالة جدايق بو چي بيانها كاكشوان تحسين ربابري كارگري نخوشخانه جدايق بونا هاوليري دقلمه يكاكشوان سالی تازه لوا پیروز به و چند خلقه که ما در واسی سالی تازه بینا بزانه بن داوی حالت بو ایسال ام بجن لسال 2023 چند هنه کچن کران زۆر سپاس بەخێبین سەرەتا ساڵی وێتان پیرۆز بوویت لێەوە بەڕێزی و هەموو گشتکاری کوردستان ئەمڕۆ لە هەشتی بەیانی تاکو ئێستا 38 منداڵ لەدایک بووە تاکو ئێستاش 12 دقە دوو منداڵ لەدایک بوون یەکیان لە ڕەگەزی کوور یەکەیان لە ڕەگەزی کچ بە شێوەی سروشتی بە شێوەی سروشتی بەڵێ تەبیعی ڕەوشەوای تەندروستی چۆنە زۆر باشن الحەمدولله خەڵکی چین دەرێنە هەولێرن بیانینە خەڵکی هەولێرن خەڵکی هەولێر بەڵێ باشە بزانە بن لە ساڵی 2022 چەند نەخۆش دەرباسی وێ نەخۆشخانەیە بینە بەڵێ نزیکەی 100,000 نەخۆش سەردانی نەخۆشخانەمانی کردووە لە ساڵی 2022 و نزیکەی 36,000 نەخۆش خوێندراون چارەسەریان بۆ کراوە و هەروە 20,639 منداڵ لەدایک بوونە 13,963 بە شێوەی سروشتی لەدایک بوونە 6,667 بە شێوەی نیشتەگەری لەدایک بوونە 10,454 منداڵ لە ڕەگەزی کوور لەدایک بوونە 10,185 منداڵ لە ڕەگەزی کەس لەدایک بوونە کەواتە کوڕ لە کچە زیاترن بەڵێ هەروە 6,244 منداڵ لە بەشی منداڵ لە کامەکان خوێندراون بەڵێ باشە کاکشوان بزانم بەراوردی لەگەڵ ساڵێن بۆری یعنی ڕێژەیەش دایک بوونێ زۆر بیان کەم بیان وڵی ڕێژی وا فەرقی نییە ئەو ساڵ کەمترندێک کەمترە بەڵێ بەس فەرقەشوان ینی باشە ئەف تەبەحسێ کرد 20,639 ام بيجن حالات دايك بوني ايصال لفينا خوشخانه هنا بزان بن افكس همي خلكي هوليرنا يان بياني جناب ده هنا داخل خلشي هولير تدا خلشي باشور العراق تدا خلشي روجاوات تدا لهمو سينتوجا كان تدا باشا بزان بن يعني امس نقابل امثال صالي فوري 2022 چه حالات دايغمان هابين والله صالي 2022 هبو حالت مره و 4 مندال دايق و 5 مندال دايق و أو حالتين بالله هبو وكنا خوشي تشتد أو هذا من جدن هبي نخير ششوان هبو باشا قالك سباس كاكشوان قالك سباس كنت ميباني مبوي يعني أم بيجن أف بين أمارن كو فرمينا جي نقشخانة جدا يقولنا هوليري وكما بحسكرين داوي حالات كر وكتش كتشكن روشوات هندرسي وكاكشوان بحسكرين قالك باشا أمنها لهولا نشترقرينا لهولا نشترقري هجمارك مالبات هنا لبندينا بشتي ديارة خلاكي دي ترجي أو جوه زارك واتشبي مالباتك كيور بقرن بخو خلكي موصلنا حضراتكم من الموصل بنتك ولا بنتك اللي بال كتشاكت يعني بوكا كتلوية كتشاكم لنشترقرية طفل ايوا بيشوازي لمنالكي كيش دكن يعني كور كتشا او ايما اي ايوا من دا بيري او كتشم بالله خەسووشیم ئێوە ڕێککەوتون لەسەر ئەوەی کە ناوی کچەکە چی دەبێت پشتیوان بەخوا ناومان لێ ناوە جەنات ئەگەر پشتیوان بەخوا ئەگەر بە سەلامەتی زۆر سپاس بۆیەوە ناوا هولا نشترقري دا قالك انها قلت چند عائله كان لبندنا كوكا بجن كچوابچ بجن بيكواب زاروكا خداني حتى انها وكو كاشوان بحثي كري يعني دو حالتين ام بجن بشتي كو يعني بيسعى دوازده دو حالات هناك كروكاتشن وكم بحثي كري لصلاة 2022 زيدتري 20,000 حالات تنلفينا خوشخانه هات نديتر وبحثيت كان البراوردي القل صالي بوري اف جدايق بون كامبيا زور باشا حلبجا
زۆر سپاس کە لەگەڵمان بووی هیوای تەمەندرێژیان بۆ خوازین و منداڵانەی کە لە دایک بوون دەچینە لای هۆروان ڕەفعەت لە سلێمانی با بزانین جەوی سلێمانی چۆنە هۆروان لە ناو کەیف و شادی و سەهۆڵەکەی چۆن پێشوازیانە 2023 کرد بانو سڵاوتان لێ بەوە پێشوازیکردەکەم ساڵی سلێمانی بۆ ساڵی نوێ بۆ 2023 تاوا جیاواز بوو تاوا نوێ بوو و فراوانتر و گەورەتریش بوو لە چاو ساڵانی ڕابردوو هەر ئەم ڕازاندنەوەی کە ئێستا لە پشتی منەوە بان نیشانتان بدەم هیچ ساڵێکی تر لە 2014ەوە بەم شێوەیە نەڕازاندرا بووە بۆیە بە شێوەیەکی زۆر باش ڕازاندنەوە هەبوو و خەڵکیش زۆر قەرەباڵغێکی زۆر هەیە لە شار و لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوون خەڵک لە شار و شارشکانی دیکەی سلێمانی و کوردستان و ئەوانەی دیکەوە هاتوون لەگەڵ هەندێک لەو بەڕێزانە قساکەم کە لێرن ساو دەبێ خاتون یەکەم کەسی کە لە ساڵی 2023 من قسەت لەگەڵاکەم زانم سپاس دەکەم زانم تەمەنای تۆ بە ساڵی 2023 ئاواتی تۆ چێ بوو 2023 وڵاهی هیوای ساڵێکی خۆش دەخوازم بۆ هەموو کوردان و هەموو کوردستانیان و تایبەتی باشووری کوردستان و هیوای ساڵێکی پڕ لە خۆشی و هاتندی ئاواتەکان بۆ خۆم و هەموو هاوڕێ و کەس و نزیکەکانم دەخوازم و هیواتارین کە ئەم ساڵێک بێ پڕ بێ لە سەقامگیری پڕ بێ لەوەی کە خەڵکی باشووری کوردستان بتوانێت بەدەستکەوتەکانی خۆی بگات ئاواتەکانی خۆی بگا بڵێن ئەو دەستکردانی باش ئەم ڕازانەوەی ئەم ساڵی سلێمانی بۆ سەری ساڵ شۆم بوو بەلای خۆتەوە جیاوازی لە ساڵانی ڕابردوو باشە لەبەر ئەم ساڵێکی زۆر خۆش نەبوو ئەمە کۆتایەکی بەم شێوازە تێپەڕی بۆ خەڵکی سلێمانی شتێکی باش بوو بەوەی هیوای زیاتریان بداتێ لە ساڵی ئایندا گەشتبینتر بن و هەستێکی تایبەتیش بوو خەڵکی سلێمانی کە بەم شێوازە شار ڕازاندراوەتەوە شتێکی جوان بوو دەستخۆشی لەلایەنی پەیوەندیدار دەکەین انشاءالله ساڵێکی خۆش بە سپاس دەکەم بانو لەگەڵ بە من میوانێکی تایبەتم هەیە هەڵبەت هاوڕێ خۆم ئەو بە ئینگلیزیە گەوەرجێڕی ئینگلیزی حازر و باشترە گەنا تۆزە قسەی لەگەڵەکەم و هەندێک کوردیش ئەزانێ ئەندامێکێک لە ڕخراوەبیانەکانە ناوی جولیانە جولیان چۆنی باشم تۆ چۆنی باشە کوردەکەت باشتر بووە لە چاو ساڵ زۆر سپاس ساڵی 2022 ئەم ساڵ چۆن بوو بۆ تۆ بۆم باسی وەڵا پیرۆز بە ئەمڕۆ زۆر جوانە وەڵا ئینشاءڵڵا هەموو شتێک باشە talk to by English بە ئینگلیزی پێم بڵێ هیوات چییە بۆ ساڵی 2023 بۆ ئەم ساڵە من هیوای تەندروستی باش و ئاشتی بوو هەموو کەسێک دەخوازم خەڵکێکی زۆری دیکەش لێرن هەڵبەت لە ئەو خێزانانە با من هەوڵم لەگەڵم بەڕێزانش ئەگەر بەڕاستەخۆ لەگەڵتم مامۆستا بەرز بەڕاستەخۆ لەگەڵتم زانم ئەم بۆ ئەم ساڵی 2023 چ ئاواتێکە کە حەزکێ بێتە دی وەڵی ئینشەڵا هەموو ئاواتەکانمانەیە دەدین سپاس بۆخوا 2022مان بە خۆشی بەڕێکرد ئینشەڵا 23 لەو خۆشتر دەبێت هیوای سەرکەوتن بۆ گەلی کورد دەخوازم هیوادارم 2023 بێتە هێنانەدی هەموو ئاواتەکانی میلەتی کوردمان و ئێمە و مسلمانان تایبەتی خۆت هەیە حەزکێ بۆ 2023 بتوێ بێتە دی ئینشەڵا کۆتا ساڵی خوێندنمە لە کولێ ئینشەڵا 23 کۆتایی کولیەکەمە بێت و سەرکەوتووە بم و کۆتایی پێرم ئینشەڵا سەرکەوتووبی دەستخۆش بێت زۆر دەسپاس زۆر دەسپاس بانو خەڵکێکی زۆرتریش لێران هەر لێرە بان دیمەتان بشام ئەمە هاتنەوەی خەڵکەیتر لە شەقامی سەهۆڵەکەەوە بۆ سەرەوە بۆ لای پاڵاس و بۆ لای ئەو شوێنەی کە ئۆتۆمبیلەکانیان لێدانا بوو چونکە ئۆتۆمبیلەکانیان لە سەرەوە ڕاگیرابوو شەقامەکان هەمووی داخرابوو نەتوانم بڵێم لە ماوەی لە دوای ساڵی 2014ەوە ئەمە قەرەباڵغترین سەری ساڵە لە سلێمانی کە ئەنجام کە بەم شێوەیە خەڵک وەک بڵێ هاتبێتە دەرەوەی وە پێشوازی تێدا کردبێ نزیکەی گەشتیارە بیانەکانی 43,000 گەشتیار هاتوون لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە بۆ ئێرە و ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردنەوەی کە هەندێک جیاواز بوو ئەوە بوو کە ئەو دیاری ئاگرینەکان تەنها لە لای سولی گراند لە شەقامی سەهۆڵەکە و لەو شوێنە یاری ئاگرینەکان دەتەقێنران پێشتر لە شوێنێکی جیاواز هەبوو ئەم ساڵ هەمووی لە شوێنێکا کۆکرابووە بۆ ئەوەی کە خەڵک لە یەک شوێنەوە بیبینێەوە گەورەتر و شێوەیەکی فراوان تریش بوو بەڵێ باشە گەلک سپاس هۆروان
هورفان رفعت للسليمانية لقال مابو وكدن أفجي هوليرة ديسا بشتي قربالغية كذاب تقاندنا يارين أجرين جادة فالا دبن هدي خلق بكر أفدرجي بغدايا كمالا أفزوان تريجي بغدايا نشاندان لدارا كريسمس والله جوانا دلدار عيبي تشير عيبي أنا قلت تشيك ما تشتري ما قلت بله ليه وقت ده جايزة زمان قبل بداية